عێراقیەکان ڕۆژی دووشەمە یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا دەنجیان دەدا کە پێدەچێت هاوپەیمانی شیعە مەزهەبی دەسەڵاتدار باڵ بکێشێت بەسەر دەسەڵاتدا لە کاتێکدا موقتەدا سەدر کە ڕکابەری سەرەکی سیاسیە بایکۆتی کردووە. وەک عێراقیەک بەرپرسیارەتی ئێمەیە کە مافی بەشداریکردنمان لە هەڵبژاردنەکاندا بەکاربێنین بۆ باشترکردنی واقعیا خراپەکەمان. بەڕاشکاوی هەڵوێستی نەرێنی بەرامبەر بە هەڵبژاردنەکان ناتوانێت بەرەو پێشچوون بەدەست بێنێت. لە کاتێکدا لەوە تێدەگەین دەنگدەران لە سیاسەتمەداران تووڕەن، بەڵام کاریگەری زیاتریان دەبێت ئەگەر ڕۆڵی خۆیان بگێڕن. ڕەنگە یەکێک هەست بکات کە ناتوانێت هیچ شتێک بە شێوەیەکی بەرچاو بگۆڕێت، بەڵام بەشداریکردن لەوەی کە بتوانێت زۆر گرینگە. بۆیە ڕۆڵی تۆ وەک دەنگدەر ئەمڕۆ ئەوەیە کە ژیرانە هەڵبژێریت، بەم کارە ئەرچی خۆت جێبەجێ دەکەیت. دەنگدانەکە وەک تاقیکردنەوەیەک بۆ دیموکراسیە گەنجەکەی عێراق سیر دەکرێت کە لایەن ئەمریکاوە دوای ڕوخاندنی سەدام حوسێن لە ساڵی 2003 دامەزرایەوە بەر لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی ساڵی 2025 کە هاوسەنگی هێز لە وڵاتەکەدا یەکلایی دەکاتەوە لە کاتێکدا ئەو گروپانەی کە پەیوەندیکی نزیکیان لەگەڵ ئێراندا هەیە لەم چەند ساڵی ڕابردوودا دەستکەوتی سیاسی و ئابووریان چنیوەتەوە. هیوادارین گۆڕانکاریەک ڕووبدات، بەڵام لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە. هەژارەکان هێشتا لە تەنەکە خۆڵەکاندا دەگەڕێن. مەبەستم ئەوەیە گۆڕانکاری بە دوور دەزانرێت، بەڵام لەم خولەی هەڵبژاردنەکاندا کۆمەڵێک کاندیدی پاک و ڕازگۆی تێدایە کە مایەی دڵخۆشیە. هیوادارم یەکێکیان سەر بکەوێت و متمانەمان بەدەست بهێنێت. بێباکی دەنگدەران لە نێو چینی گەنجی دانیشتواندا لە برەودایە و ئەوانەی هەست دەکەن نەیانتوانی سوود لە سامانەتەوەیە بەرفراوانەکەی عێراق وەربگرن کە بەشێکی زۆری ئەو سامانەوتیە بەلاڕێدا دەڕوادیان دەدەزرێت لە وڵاتێکدا کە لە ڕیزبەندی گەندەڵترین وڵاتەکانی جیهاندایە. سیاسەتمەندارانی باڵا دەنجیاندا لە ناوەندێک کە بۆ بەرپرسانی باڵادانرابوو لە هۆڵێکی کەشخەدا لە یەکێک لە هەرە باشترین ئوتێلەکانی بەغدا. لە بنەڕەتدا ئەوەی ئێمە دەمانەوەی دموکراسیە. ئێمە بەدوای ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانێکی خەرادا دەگەڕێن، بەڵام پێویستیمان بە دەرفەتە بۆ ئەوەی خۆمان بریاری خۆمان بدەین. لە ئێستادا دموکراسی و هەڵبژاردن لەژێر دەسەڵاتی تاکە کەسە گەندەڵەکاندایە کە بە من دزی دیموکراسی ناویان دەبم. بەداخەوە حکوومەتەکان پشگیریان دەکەن، واتە خەڵک دوور خراونەتەوە. ئەگەر هەڵبژاردننی ڕاستەقینە ئەنجام بدرێت، خەڵک کاردانەوەی جیاوازیان دەبێت. بۆچی لە 180 بایکۆتی هەڵبژاردن دەکەن؟ ئەم دەسەڵاتە ڕەت دەکەنەوە. ڕێبازێکی باشتر لە هەڵبژاردن ئەوەیە ڕفراندومێکی تیر و تەسەڵ بکرێت لەسەر خودی سیستمەکە. ئایا ملەتەکە لەگەڵ ئەوەدایە یان دژێتی؟ بۆ دەردەکەوێت کە لە 180 دژایەتی ئەم دەسەڵاتە دەکەن. تا ڕۆژی دووشەمە زیاتر لە 16 ملیۆن عێراقی ناویان تۆمار کردو بۆ دەنگدان، بەڵام کەمتر لە ڕاپرسیەکانی پەرلەمانی 2021 کە دەسەڵاتداران ڕایانگەیان 22 ملیۆن کەس مافی دەنگدانیان هەیە لە 141 بۆ کەسانی کە مافی دەنگدانیان هەبووە. دوهەمین جار هەڵبژاردنە ناخۆیەکان کە لە ساڵی 2013دا ئەنجام درراوە بەهۆی شەڕی دژی چەکدارانی داعش هەڵبژاردن دواخرا کە دەستیان بەسەر بەشێکی زۆری عێراقدا گرتبوو، بەڵام دوجار شکستیان هێنا. لەو کاتەوە دۆخی ئاسایی وڵاتەکەدا وردە باشتر بوو، سەرنجی گشتی گۆڕاوە بەرەو خراپبوونی خزمەتگوزاری حکوومیەکان، بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و بڵاوبوونەوەی گەندەڵی. تێکرا ئەو پرسانی کە لە ناوجەرگەی خۆپیشاندانە بە کۆمەڵەکانی ساڵی 2019 دا بوون کە بە شێوەیەکی توندوتیش لەلایەن هێزە ئەمریکانەوە سەرکوت کران.